لە بوارێکی دیکەش ڕۆژئاوای کوردستان پێش هەرێم کەوتەوە و بودجەی ساڵی ئایندەی پەسەند کرد. یەکەم هەژمونی ئەمریکا بەسەر حکوومەتی داهاتوو گورزێکی گەورەی لە ئێراندا. شیعەکان لەبارەی دیاریکردنی سەرۆک وەزیران دانیان بە دەزوەردانی دەرەکی دانا. لە کاتێکدا هەرێمی کوردستان 11 ساڵە بەهۆی ناکۆکی و گەندەڵیەوە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە بودجە پەسەند ناکەن و با شێوەیەکی ناڕۆشن ئیدارەی ملیۆنان دۆلاری هەرێمی کوردستان دەدەن. دوێنێ پەرلەمانی ڕۆژاوای کوردستان بودجەی ساڵی داهاتووی پەسەند کرد. ئەنجومەنی گەلانی دیموکراتی کە وەک پەرلەمانی ڕۆژاوای کوردستان و باکوور و خۆڵهەڵاتی سووریا هەژمار دەکرێت لە دانیشتنێکدا پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2026 پەسەند کرد و تیایدا بڕەپارەیەکی تایبەتیشی وەک بودجەی فریاگوزاری بۆ کانتۆنەکان تەرخان کرد. باگوێرەی پرۆژە یاسا پەسەند کراوەکە کۆی داهاتی پێشبینی کراو بۆ ساڵی 2026 بڕەکەی 1 ملیار و 363 ملیۆن و 642 هزار دۆلارە لە بەرامبەردا قەبارەی خەرجیە پێشبینی کراوەکان بە 1 ملیار و 577 ملیۆن و 392 هزار دۆلار دیاری کراوە. بەمەش بودجەکە بڕی 213 ملیۆن و 750 هزار دۆلار کورتێنهانی تێدا دەبێت و بڕیارە یاساکە لە یەکی کانونی دووەمی 2026ەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. پێگەی ئۆین پرێسی ئەمریکی ڕایگەیان دوای وەساندنی هەناردەکردنی غازی ئێرانی بۆ عێراق کە بە بڕیارێکی چاوەڕوان نەکراو دادەندرێت جارێکی دیکە ئەمریکا ڕێگە بە بەغدا نادات بۆ دابینکردنی کارەبا غاز لە ئێران بکرێتەوە و داوای کردووە لە ڕێی سەرچاوە ناوەخۆیەکانەوە لە نێویاندا غازی کۆرمۆر و کەرکووک و شوێنەکانی دیکە پێداویستیەکانی خۆی دابین بکات. ئەو چوونە ژێربارەی عێراق بۆ فشارەکانی ئەمریکا بۆ دەستبەرداربوون لە غازی ئێرانی لە کاتێکدایە کە ئەمریکا ئێستا دەیەوێت حکوومەتی داهاتووی عێراقیش بە پێی ئەو مەرجانە بێت کە خۆی بۆی دیاری کردوون کە دیارترینیان هەڵوەشانەوەی حەشدی شەعبی و کۆتایی هێنانە بە هەژمونی ئێران. تاوکو ئێستاش دیار نییە ئایا بەغدا دەتوانێت هەموو ئەو مەرجانەی ئەمریکا دەیەوێت جێبەجێ بکات یاخۆ تووشی بەریەککەوتن دەبێت لەسەر پێکهێنانی حکوومەتی نوێ لەگەڵ ئەمریکا. عەبدوڕەحمان جەزائیری سەرکردا لە دەوڵەتی یاسا ڕای دەگەێنێت تەنها ڕێکەوتنی ناوخۆی بەز نییە بۆ دیاریکردنی سەرۆک وەزیرانی عێراق بەڵکو چرای سەوزی ئەمریکا وەک مەرجێکی سەرەکیە. ناوبراو ئاشکرای کرد کە ئێستا هێزە شیعیەکان لە ناوخۆیاندا دابەش بوونە و هیچ کۆدەنگیەک لەسەر کاندیدا پێشنیازکراوەکان نییە. هەرچەندە هەوڵەکان بۆ هێشتنەوەی محەممەد شیع سوودانی لە پۆستەکەیدا بەردەوامن بەڵام جەزائیری ئاماژە بەوە دەکات کە ئەم هەوڵانە ڕوبەڕووی بربەستی گەورە دەبنەوە. دەژڵێت لایەنە کاریگەرەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی کە دیارترینیان نووری مالیکیە بە هیچ شێوەیەک لەگەڵ نوێکردنەوەی ویلایەتی سوودانی دانین و ئەمەش پێکهێنانی حکوومەتی داهاتوو دەخاتە ناو قەیرانێکی قوڵەوە.